ئێرادەک نیە لەو هەڵکردی کێشەکان ئەگەنانی چیە کرێتی و خاوەن مرگ لە دنیا هەموو هەیەدا دەنیشتن ڕێک دەکەون لە سەسان خاڵەچی بەڵام ئەوانە یەک سیاسەتیان هەیە کە شوێنەکی دەکەنەوە دەیان دەفتەری لێ سەرف دەکەن خەڵکەکەی تەشجیع دەکەن بیکڕی پاشان یەکسەر خۆی لە دەچێشنەوە عەرقەلێ لە بۆ دروست دەکەن خەڵکەکە بەجی دێلیم چین ئێستا هەزارەهان عقدی فەسخ عقد هەیە کابرا دوکانەکەی کڕێ بە دووسێ دەفتەری بحکمێک کە 4-5 ساڵ کاسبینە بە دووسێ دەفتەر قەردار بوو ئێستا شەریکە دەرەبینە بمدەوە ئێستا ئەو عقدانت لۆ دەکڕن بە 3 دەفتەری بە 20 وەرەقەی داوای وی دەکەن عقدەک بی هاکەزایی لە بین دوو تەرەپان ئەو عقدەی لەگەمەیان کردی 17 خاڵە هەمووی وەچی چەقوی لەسەر ملی کرێتی دانرا یەک خاڵی تێدا نیە مافی کرێتی پارێزی نەگەنا کێشەی وا گەورە نییە ئەمە نامانەوە وەڵا بین غەدر لە سەعاب شەریکە بکەین پرۆژەی لێرە کردی ڕەسمالە پارەی لەسەر کردەویش لە دوو قازانز دەگەڕێ ئەو شاقی خۆیتی بەڵام نەک بەو شێوەیە بەڕاستی ئەوە یەک خینی هەولێرێ مشتیا تا ئێستا و شەریکە داواکارەکەمانەوەی حکومەت بێ بەهانەمانەوە لە ئێرکوانی ینی بەڕاستی ئێستا دوکانی 26 متر 27 مترە مەحکوم لە 40 متر کرێمان لێ وەردەگری ئەندێن کاکە پێداچوونەوەکمانەوە شتێکمان لەو بکەن ینی بەڕاستی کەس جوابیشمان ناداتەوە سێ پارێزگار بگۆڕێتنە لێرکوانە هەتا ئێستا هەروەکی خۆتی گوتیان وازعەکەی هەتا پاژ انتخابی لێگەڕنەوە ئێستا پاژ انتخابی هەتا ئێستا کەس جوابی نەداینەوە خزمەت گوزاری لێرکوانە 15000 کارەبایت کە لەسەر خۆمانە مۆلیدەوەوانە و وەزایدان ئەلێرکوانە تەمەشا ئێرکوانە تەسوورکە ئەوە کە باران دەباری ئەلێرکوانە ئەمە دەبی کامل دوکانی خەپاتکەی ئەشای بێ و ژۆرێ کە بدایەت کرا ئەلێرکوان لە خەریتێ ئێرکوانە عینی وەچی ژۆرێ دەبا جام بکرێت نسەرێ نەیان کرد ئێستاش پێیان دەرێت کاکە لە سەعایدی خۆمان حسابی خۆمان دوکانەر پارەی خڕ دەکەن و دەکەن هەناهێنن بەڕاستی یعنی ئێستا گەویشە بدرێت 10 شارەوانی حکومەتی زۆر باش لێ دەست شەریکەچی یعنی لا بەلابیتن